نوری نەمر بەرجی چوارم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولە. ئامادەکردنی منداڵەکانی بۆ ژیانی هەمیشەیی. پێغەمبەری خوا بەو سروشتە خۆڕسکەی کە خواوەندی دلۆڤان لە ناخی هەموو ئینسانێکدا دایناوە ئاواتەخوازی ژیانی هەمیشەیی بوو. بەڵێ مرۆڤ بۆ ئەبەدیەت بەدیهێنراوە، مەحاڵیشە لە غەیری ئەبەدیەت و ئەو زاتەی کە بە ئەبەدیەت بە شتێکی تر تێر ببێت، بۆیە غەیری ئەو زاتە دڵی بۆ شتێکی دیکە ناشنێت، هەستیشی پێ بکات یان نا، هەردەم خوازیار و عەوداڵی ئەوەیە، هەتاوەکو ئەبەدیەتیشی پێ نەبەخشی ئەستەمە هەستەکانی تێر ببن و سۆراغی گیانی نەمرخوازی ئۆقرە بگرێت. بەڵێ چەندین خواست و ئارەزووی بێسنوور و ناکۆتا لە ناخی ئەم ئینسانەدا ڕەجیاندا کوتاوە، هەرچێکی دەدەی تێبی دەرێ، هێشتا هەر ناتوانیت تێری بکەیت. جاخۆ بناغی پەیامی تەواوی ئاین و پێغەمبەرانیش هەر ئەم کۆڕێسا ئەودی و دنیایەیە. پێغەمبەری خوا لەلایەکەوە بە چەپکی ئاسوودەیی گوڵبارانی دەکردن و لەم لاشەوە سستی نەدەنواند لەوەی ئامادەیان بکات بۆ بەختەوەری هەمیشەیی. دیارترین نمونەی ئەمە لەم بەسەرهاتەی خوارەوەدا دەبینین. جارێکیان دایکە فاتیمەمان ملوانکەیەکی لە ملدا دەبێت و دێتە خزمەت پێغەمبەری خوا. لە ڕیوایەتێکدا سەروەرمان ملوانکەکە لە ملی لێ دەکاتەوە، لە ڕیوایەتێکی تردا ملوانکەکە لە دەستی حەزرەتی فاتیمەدایە و پێغەمبەری خوا پێی دەڵێت حەز دەکەیت خەڵکی بڵێن لێرەدا چ جیاوازیەک نییە لەوەی مەبەز لە خەڵکی مرۆڤەکان بێت یاخود ڕۆحانی و فریشتە و هاونشینانی ئاسمانەکان. کچەکەی پێغەمبەری خوا ملوانکەیەکی ئاگرینی لەدەستدایە؟ بەڵێ لەلایەک ڕێزی لێ دەگرێت و لەلایەکی تریشەوە تەواوی ڕوانین و بایەخیانی ڕوە و ئاخیرەت و خوا و جوانیە جاویدانیەکان وەردەجێڕان. فاتیمە ئەوەندەی بەس بوو، ئاخر ئەمە قسەی کەسێک بوو کە لە دڵی داجێی کردبەوە و هەموو لایەنە ناسکەکانی ناخی فەتح کردبوو. بۆیە حەزرەتی فاتیمە دەڵێت هەر لەوێدا ملوانکەکەم فرۆشت، ئەوجا کۆیلەیەکم پێکڕی و ئازادم کرد. پاشان چوومە حەزوری حەزرەت و چیم کردبوو بۆم جێڕایەوە، شادومانی لە ڕوخساریدا دەرکەوت. اینجا دەستەکانی بەرز کردەوە و بەم شێوەیە ستایشی پەروەردیگاری کرد. الحمد لله الذي أنجى فاطمة من النار. سوپاس و ستایش بۆ ئەو خوایەی کە فاتیمەی لە ئاگر ڕزگار کرد. گومانی تێدا نیە حەزرەتی فاتیمە بەو ملوانکەیەی کردبوویە ملی کارێکی حرامی ئەنجام نەدابوو، بەڵام پێغەمبەری خوا دەیویست لە بازنەی مقەڕەبین واتە نزیکانی پەروەردیگاردا بیهێڵێتەوە، واتە بە ئاگاهێنانەوەکەی لە سۆنگەی تەقوا و قوربیەتەوە بووە. ئەمە بۆ خۆی لە ڕوێکەوە تابلۆی دنیاویستی و زیاد لەوەش نمونەی ئەو هەستیاریە بوو کە دەکەوتە ئەستۆی دایکی ئەو کۆمەڵەی کە تا ڕۆژی قیامەت نمایندەیان دەکرد و پێیان دەگوترا ئال و بەیت. هەڵبەتە دایکایەتیکردنی کانگای ڕۆشنایی خواپەرستانێک لە وێنەی حەسەن و حوسەین و زەین العابدین کارێکی هەروە ئاسان نەبوو. پێغەمبەر صلی الله علیه و سلم هەر لەو کاتەوە ئامادەی دەکرد بۆ ئەوەی ببێتە دایکی ئال و بەیت و مەردانێکی هاوشێوەی شاهی گەیلانی و محەممەد بەهادین نەقشبەندی و ئەحمەد ڕیفاعی و ئەحمەد بەدەوی و شازەلی و چەندانی دیکە. وەک ئەوە وابوو پێی بڵێت کچی خۆم، تۆ دەچیتە ماڵە مێردێکی وەها و دەبیتە بوچی خانەیەکی وە، لە زنجیرە بەندەیەکەیدا هێندەی دنیاە گاڵقەی زێڕین دێتە مەیدان. تۆ واز دەو ملوانکە ئاڵتوونە بێنە و چاود لەوە بێ ببیتە دایکی ئەوانە. ئەڵلقەی زێڕینی نەقشبەندی و ڕافعی و شازەلی و سەدان تەریقەتی پایە بڵندی دیکە. بەڵێ شتێکی هەروە سانانیە ببیتە دایکی ئەولیا و ئەبرار و مقەڕەبین. بۆیە لەم ڕووەوە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەرامبەر ئەندامانی خێزانەکەی هەستیارتر و پێداگرتر بوو. ئەو بەم ڕەفتارانەی هاودەم لەگەڵ سۆز و نەرمونیانەکەیدا ڕوویوەردەجێڕانە دواڕۆژ و دیوێکی دیکەی ڕاستەڕێی وەبیر دەهێنانەوە. هەروەها ئاگاداری دەکردنەوە لە داخستنی دەرگا و پەنجەرەکانیان بەڕووی هەموو جۆرە خراپە و بەدڕەفتاریەکدا و پێی ڕادەگەیاندن کە خوایە مەقسوود و ئامانجی ئێوە. دواتر لە نێو ڕێبوارانی ئەم ڕێیەدا کەسانێکی وا هەڵدەکەوتن تەواوی تەمەنیان بە تاسەی دیدار و کۆششی قوربەتەوە بەسەر دەبرد و لە تاو شەیدایی خوا وێردی زوبانیان دەبووە بەهەشت بەهەشتیانە خەڵکی، سێ چوار کۆشکە و چەند حۆری، خوایە چێ خوازیارە بی دەرێ، من تۆم گەرەکە تۆ. بەم پێ پێغەمبەری خوا وەگیەکێک لە داخوازیەکانی خۆشەویستی ڕاستەقینە خۆشەویستترین کەسەکانی لە هەموو چەشنە چاپەڵیەکی دنیایی پاکش کردەوە و بواری نەدەدا تۆز و خۆڵی دنیاویستی بڕژێتە دامەنیان و
هانی دەدام بۆ پێکەوەیی ئەو دنیا. بەڵێ وایە مرۆڤ لەگەڵەوەدایە کە خۆشی دەوێت. گەر حەزرەتی موحەممەدتان خۆش دەوێت ئەوان لەسەر ئەو ڕێو ڕێبازە دەبن کە ئەوی لەسەر بووە. ئەوانەی لەسەر ڕێو ڕێبازی ئەون لە دنیاشدا لەگەڵی دەبن. وەک ئاماژەمان پێدا لە پێناو ئەو پێکەوەیەدا لەلایەکەوە لە ئامێزی دەگرتن و لە دەریای خۆشەویستی بێسنووری بەهرەمەندی دەکردن. لەو لاشەوە زۆر بە جوانی سوودی لەو خۆشەویستیە وەردەگرت. خۆشم دەوێت ئازیزی دڵ و بینایی دیدەمی خواتوی کردووەتە سەرداری ئەم ئومەتە. پایەی تۆ وەک پایەی حەزرەتی مەریەمە بۆ بەشەریەت. لە ڕیوایەتێکی لاوازیشدا چۆن گەورەی حەزرەتی مەریەم وای لە پێغەمبەری خوا کرد بڵێ گەر لە نێو ئافرەتاندا پەیامبەرێک بەهاتایە بێگومان حەزرەتی مەریەم دەبوو. دەی تۆش ئافرەتێکی لەو ئاستەدا کەوا بێت پێویستە لایەنی کەم هێندەی ئەو بەرامبەر دنیا سەربەرز و هاوسەنگ بین. ئەوە سۆز و خۆشەویستی، ئەوە بە دڵ و بەجیانی لە ئامێزگرتن. بەڵام هێندەی تۆسقاڵێک سستی نابینیت لە بابەتە قیامەتیەکاندا. جا ئەوەی پێی دەڵێن ڕاستەڕێ و دروستترین ڕێگا ئەمەیە، ڕێگایەک کە ڕەسوول الله صلی الله علیه وسلم بێشەنگی ڕێبوارانێتی.